یعنی ئێرانیا لەسەر یاریگای خۆی دوو خاڵی گرنگی بەرامبەر هەولێری میوانی لەدەستدا. لە هەفتەی چواردەی خوری نایەبی کوردستان یانی ڕانیا لە یاریگای خۆیدا میوانداری یانەی هەولێری کرد. سەرەتای یاریەکە و لە خولەکی هەشتدا هیدایەت لەتیف هەولێری کردە خاوەنی گۆڵی یەکەم. دواتر ڕانیا دوو گۆڵی یەک لە دوایەکی لە خولەکی 21 و 34دا تۆمار کرد و پێشکەوتن لە جێمی یەکەمدا. لە جێمی دووەمدا یاریزانانی هەولێر لە هەوڵی یەکسانکردنەوەی یاریەکەدا بوون. لە دواسەددا و لە خولەکی زیادکراودا گۆڵێکیان تۆمار کرد و یاریەکەیان یەکسان کردەوە. یاریەکەش بە ئەنجامی 2-2 کۆتایی هات. دواساتەکانە کشانەوەمان پێ دیار بوو. ئەمەش حالی تۆپی پێە دەمانتوانی سێ خاڵەکە ئاسان بوو بەدە بەڵام بە دەقەیەک کە ئەتوا معادلەکە گۆڕا لە یاریەکە ئەمەش تۆپێنە حادزێکە بوو لە بینی ئێمە و یاریگای ئازادە ڕەش ئەو سێ خاڵەمان بەدەست بێنە حتمەن یاریەکان داهاتوو ئاسانکاریەکی باشی وەرەکردین بەڵام سپاس بۆ خۆی گەورە خاڵێکش لە دۆڕان باشترە. سپاس بۆ خۆ لە کۆتاخۆلەکان توانیمان گۆڵ یەکسانی بێنینەوە. خاڵێکش لە نێوڕانیا بەڕای من خراپ نییە بۆی لە منافەسە بە پاش نەکەین. ئینشەڵا لە یاریەکان داهاتوو توانین سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. ئێمەوەش لەبیر نەکەین ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆی تووشی دۆڕان نەبین. بەم ئەنجامە ڕانیا کۆی خاڵەکانی کردە 18 خاڵ و هەولێریش بووە خاوەنی 16 خاڵ لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.